زۆر بە پرۆسەشی جوان بەڕێوە چوو و زۆر ڕامان لێ بوو لە ڕووی کە هاوڵاتیان بەبێەوەی ئەزیەت بدرێن ڕێزگرتنیش لەیان کۆمیسیۆن لە هاوڵاتیان ئەوەش جێگە شانازی و بەڕاستیەوە کۆمیسیۆن شێژ زۆر باش کردووە هاوڵاتیانیشی زۆر بەڕێکپێکی لە هیچ بنکەوت لە هیچ کێشێک لە شاری هەولێر نەمازانەوە هیچ کێشەیەک هەبێتن ئەو دەنگدانە هیچ مشاکلێک تێدا نەبوو هیچ ئەوەک تێدا نەبوو بەڕاستی بە بەهێمنانە سەکەوتوو بوون ئینشاءڵڵا زۆر سوپاسی هەموو خەرجی جەماوەری کوردستان دەکەم و ئەو پرۆسەی دەنگدانە بە بەهێمنانە بە ئاشتیانە بەڕێوە چوو. من وەکو گەنجێکی نەعیبا سرمە بەڕاستی لە پرۆسەکانی دەنگدان زۆر بە باشی بەڕێوە چوو لە نەعیبا سرمە دەنگدانەکە زۆر بە جدیانە بوو کارمەندەکانی کۆمیسیۆنی زۆر بە جدی کارەکانیان ئەنجام دەدا بەڕاستی هەر لەو کات و ساتانێک کە دەنگدانەکە بەڕێوە دەچوو هیچ پشێویەکم تێدا بەدی نەکرد وەکو گەنجێک بخۆم کە لەناو وەزعەکەدا بووم بەڕاستی دەنگدانەکە زۆر بە باشی بەڕێوە چوو.